ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن جشن پیروزه جشن کردستان جشن نوروزه باتیشکی اگران وسم جشن پیروزه چاوجی اگریه دو جانما باوری برزی کردستان ما چاوجی اگریه دو جانما باوری برزی کردستان ما سیریکن شاخ و دشت و شار و گندم تاوی سندوا گوری مرجی دشمنانم لیل کندوا شاخ و دشت و شار و گندم تاوی سندوا گوری مرجی دشمنانم لیل کندوا پر بدنگ باگکم سربستیم اوی کردستانم جای شران عبی سرکوی پر بدنگ باگکم سربستیم اوی کردستانم جای شران عبی سرکوی مایشان عظیمه بسوتیم و نمینم بروناکی لشم پرده شوا درینم مایشان عظیمه بسوتیم و نمینم بروناکی لشم پرده شوا درینم نێرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست دیدار لەگەڵ کەسایەتێکی تر ئەم کەسایەتیە گەورە و خۆشەویستە مامۆستا عەلی عەبدوڵڵا شەونمە مامۆستا عەلی عەبدوڵڵا شەونم یەکێک لەو شاعیرە گەورانەی کوردە ئەو نووسەرە گەورانەی کوردە و هەروەها ئاوازدانەرێکی بەتوانا و بەسەلیقەیشە مامۆستا گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەردا ئامادەی پێشکی بەخێراتتانەکەم بەخێراتی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەکەم یاخوا بەخێرێن سەرچاوم کە ئەم ماوەتان ئاوادان کردوێتەوە هاتوون بۆ لای من بەسەر سەرچی پرسیارێک لێەکەن ئامادەم بۆ وەرامدانەوەتان زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین کە لە خزمەت جێنابدەین مامۆستا گیان پێم خۆشە لە سەرەتا باسێک لە سەر ژیانی خۆت بکەی کە مامۆستا عەلی عەبدوڵڵا شەونم کییە کە لە نووسراوەکانیە بە عین شەونم ناسراوە من ناوم عەلی عەبدوڵڵای تۆفی محەممەدە خەڵکی شاری هەڵەبجەم لە ساڵی 1925 لەدایک بووم سەرەتاییم خوێندنی سەرەتاییم لە هەڵەبجە تەواو کردووە دوایەوە چوون بۆ دارمعەلیمی ڕیفی لە بەغدا پیانم دارمعەلیمی ڕیفی ڕۆستەمیە لە بەغا لە ڕۆستەمیە لەوێ ئەوەم تەواو کرد 5 ساڵ لەوێ خوێندم بوو بە مامۆستا مامۆستاییم کردووە لە بیارە و لە هەڵەبجە و لە بەغا و لە سەرمەکتەبێکی بەغا و لە دیوانیە و لە شامیە و لە غەماس و لەوانە لە هەمووی من مامۆستاییم کردووە تا ساڵی 1970 لە 1970 بووم بە سەرپەرستیاری هونەری لە چارەکی قوتابخانەکانی سولەیمانی بەرپرسی ئەدەب و ڕۆشنبیری پەروەردە بووم لەو چارەکیە ئیتر لەو وەختەوە ساڵی 1970 خۆم خانەنشین کرد لەو کاتەوە من خانەنشینم تاوەکوی بڕۆ هیوادارم هەر تەمەند درێژ بی هەر سەرکەوتوو بی
مامۆستا جنابێت کۆمەڵێک نووسین و بابەتی ئەدەبیت نووسیوە. من حەزەکەم خۆت باسی بەرهەمەکانت بکەی، ئەو بەرهەمانە چین، هەر لە ئەدەبیەوە بگرە هەتا پند و هەتا قسەی کوردی خۆمان وەک مەتاڵ وەک پەندی پێشینان. بەرهەمەکانم هەنێکی چاپ کراوە، هەرێکیشی چاپ نەکراوە. کە چاپ کراوە ئەو کوردواتەنیە و پیران و پەندیارە کە پەندەکانی خۆ من کۆمەڵی پند بداناوە هەر لە گەنجێتیەوە تا ئێمڕۆ ئەو پەندانم پێشکەش کردووە. ئەوەیە و دیوانی ساڵح شارەزووری برامە و ساڵح شارەزووری هەڵەبجە ئەوەیە و کۆمەڵی شعری مناڵانە کە بە 12 نامیل کە دەرم کردبوو هەموویم کردووە بە یەک و بە یەک بەرگ پێشکەشم کردووە و تا ئێساوانە چاپ کراوە. لەوانەی کە چاپ نەکراون زۆرن، پەندی پێشینانە و مەتەڵی پێشینانە و دەستوری نووسینی کوردیە و کۆمەڵ ئێستا 45 جاریە و زۆری ترە. ئەوانە چاپ نەکراوە، ئەوانە چاپ نەکراوە، بەتەمان چاپکردنیان نەکراوە. بازرگانی ڤینیسیا کە چیرۆکی شکسپیرە تەرجمەم کردووە لە 1956 لەسەر شانش پیشانماننا، ئەوە چاپ نەکراوە و ئاوایە. بەڵێ ئێستا ئەمە فەرهەنگی کوردواتەنیە. بەڵێ ئەم فەرهەنگە کوردواتەنیە ئەمە بەشی ئەلفە، ئەمە بەشی ئەلفە. ئەم فەرهەنگا بەڵێ بەرگە بەڵێ هەرچەند لە ناوەڕۆکەکان نووسیومە بە 5 بەرگ تەواوە بێ، بەڵام بە 5 بەرگ تەواو نابێ، چونکە خۆی 5232 لاپەڕەیە. بەڵێ ئەمە ئەگەر بیکەم بە 5 بەرگێکی 1000 ببێ زۆر گەورەیە بێ. لەبەرەوە دامان ئەیکەین بە 12 بەرگ، 12 بەرگ کە لە 400 لاپەڕە زیاتر بێ، 400 و بەرەو زۆر بێ. ئەمەش مەتەڵی پێشینانە 1200 مەتەڵە. ئەمەش بەڵێ ئامادەیە بۆ چاپ. ئەمە چەند بەرگە فەرمووت؟ ئەمە یەک بەرگە، ئامادەیە بۆ چاپ. ئەمە یەک بەرگە. هێشتا دیار نییە کەی چاپیەکەن؟ وەڵی یەک لە دوای یەک خۆ من هینم بە پێی مەعاشەکانمان کەی مەعاشێت 500 مەعاشکۆوەکەمەوە یەم بە چاپێک. بەشی شعر بۆ مناڵان جریوەکان ئەمە ئەگەر باسێک لەسەر ئەمەش بکەی. ئەمە ئەو دیوی 1966 ئەم جریوەیەم بڵاو کردەوە 1966. بەڵێ ئەمە یەکەمیان بوو جریوە. بەڵێ 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 بەلکەم بەرگ بوو. ئەوە پیران و پەندیار. پیران و پەندیار چینە مامۆستا؟ ئەمە پەندن، پەندی پێشینانە، پەندی خۆ من نەک پێشینان. پەندی خۆتن، پەندی خۆ من. بەڵێ ئەوەش دیوانی ساڵح شارەزووری هەڵەبجەیە کە برامە. بەڵێ دیوانی ئەوە دیوانی ئەوە. بەڵێ کۆچی دوایی کردووە لە حیات کیمابارانەکە. بەڵێ 8 کەسمان لەگەڵ ئەوە ئەمری خۆیان کرد بەرکەوتن. ڕۆحی شاد بێ و گڵکوی پڕبێ لە نور. مامۆستا ئەوە دیارە خۆ بەرحاڵ بە سۆکۆسانایی ئەو بەرهەمانە نایێتە دی شۆشۆنخوونی زۆری پێویستە. بەڕاستی جنابەت ئەو هەموو نووسینەت هەیە زۆریش ماوە کە بڵاو بکرێتەوە. بەڕاستی ئەمە کاری تاکە کەسی ئاوابیکات زۆرە خاینێ و ئێمە جێگەی داخە خاونی کیانێکی سربەخۆنین کە کەسیان بۆ دابنن لە دەوری جناب تا ئەوانە تایپ بکەن، ئەوانە بینێرن بۆ چاپ زوو بە زوو چاپی بکەن بیخەنە بەردیدەی خەڵک. باسێک لەسەر زمانی یەکگرتوو بکەین کە کۆمەڵێک قساکەن لەسەر زمانی یەکگرتوو هەر یەکە بە شێوەزارێک. یەکیاڵێ مەسەلەن بۆ نمونە لە ئینگلیزە 5% خەڵکەکەی بەم زمانەکە ئەو ڕبووەتە زمانی ڕسمی یەکگرتوو. لە فەرەنسا هەروە قسەی پێ ئەەکەن کردویانە بە زمانێک یا لە وڵاتانی تر یا عەرەب هەیە لەسەر قورئان زمانی یەکگرتووی بۆ خۆی داناوە. ئێمە زۆر قسەم ئەکرێت ئەمە زمانی یەکگرتوو نییە و لە حاڵێکدا ڕاگەیاندنەکانمان خەریکین بە یەک زمان قساکەین. زمانی یەکگرتوو نییە لە کوردیا. ئەوانەیشی کەوایشی تیاکەن ڕێگەکانیان بەداخەوە هەمویان بەڕێ هەڵاڕۆن. مەسەلا بازێکیان ئەبلەو باوەڕایە مەسەلا ناو بەکارێنەی کا بە نێو وازانێ بەوە لەبێ بە زمانی یەکگرتوو. بەڵێ
هێستا ناو نەماوە کە نووسی لە نووسینەکانە کەڵێ ئەچم بۆ ناو فڵان کەس دەبێ بڵێ ئەچم بۆ نێو فڵان کەس بۆ نێو ئەو کۆمەڵە ئەچم بۆ نێو ئەو کۆمەڵ نابێ بڵێ ئەچم بۆ ناو کۆمەڵ یا نابێ بڵێ ئەچمە ناو ژوورەکە ئەچمە نێو ژوورەکە بەمە وا ئەزانن بەم چەند وشانەی کەوا هینیەکەن وا ئەزان بەمە زمانی یەکگرتو دروست بووە بەڵام زمانی یەکگرتو بۆ دروست نابێت زمانی یەکگرتو اینجا لیژنەی بۆ گیراوە لیژنە ناتوانێت زمانی یەکگرتو بکە دروست بکە لیژنە ناتوانێت قاموزدانێ لیژنە ناتوانێت گرامەردانێ لیژنە ناتوانێت زمان بکا بە یەک ئەمە ئیشی تەنیا کەسیە لیژنەکە بێ لەو کەسانە بێ کە ئیشیان تیا کردووە ژیانی خۆیان تیا سەرف کردووە ئەنجا لەمانە کۆمەڵ بکەیت بیکەی بە لیژنە نەک زەلامێ لە خۆیەوە وەڵامە چییە مدیری ڕۆشنبیری ئەمە ئەبێ داریشە زمانی یەکگرتو دروستکە یا ئەمە وەزیری ڕۆشنبیریە دانیشتووە ئەبێ ئەوە زمانی یەکگرتو دروستکە بەو ناکرێت هەموو کوردستان کۆبێتەوە ماوەی 10 ساڵ بە یەکەوە دانیشن بڵێن ئێمە زمانێکی یەکگرتو دروست دەکەین ناتوانن بەڵام یەک زەلام ئەتوانێت بە بیر و ئەندێشەی خۆی چەند قاعیدەیە دابنێت کە بڵێ ئەم قاعیدانە بادینانی نزیکە کاتەوە لە سۆرانی ئەم چەند قاعیدە 4 قاعیدە دانێ سیان دانێ لە پێشە بیکە بە پرۆژەیەکی 10 ساڵی و 15 ساڵی بڵێ لەم 10 ساڵە لەم 15 ساڵە ئێمە زمانی یەکگرتو دروست دەکەین بەچی 3 قاعیدە دانین لە گرامەری بادینانی و گرامەری خۆمان ڕێزمان ئەم 3 قاعیدەیە دەبۆ لە تەلەڤیزیۆن و هەموو نووسینەکان ئەم سیانە بەکاربێن ئەو سیانە بەکارێن خۆی ئەبێت لە ڕێزمانەوە دەست پێ بکە وشە هیچ نییە وشە هەمومان وەریەگرین هەستا ئێمە خەباتمان نەبوو وشەی خەبات لە بادینانەوە خەباتوان وەرگرت و چەنان شتی وا مرۆڤمان وەرگرت لە خەبات لە بادینانەوە وشەی فەرهەنگی بە ئاسانی وەرئەگیرێ هەمووی لە قاموسا و ئەتوانی وەریگری و بەکاری بێنی بەڵام ڕێسا و دەستوری ڕێزمانی کە ئەمە یەک زمانەکا بە یەک ئەوە بە لیژنە دانانرێ ئەوە بە تاکە کەس دانرێ و ئەوانەی کە ئیشیان تیا کردووە ئەبێ حکوومەت پارەی تیا سەرفکە ئەوانە بێنێت تەخەسوسیان پێ بکە و دایانێ بڵێ ئیش دەما بکەن ئەوانە نەک لیژنە دابنێ وەڵامە لیژنە 50 کەسمان داناوە هەر کە ساڵەسی گوێی قوتەکاتەوە چیەوە منیش داهی بۆ من تاتانە ناوە تێگە مەخسیانەوەیە وەڵێ دوایی بێتە لە کۆنگرەکە ئامادە بووم لەو کۆنفرەنسەکە قسەم کرد تێگە بۆ ئەمە ئەو پەڕی وێڵیە لە کارەکە نابێ ئینسانەوە نەوێڵ بێ بە لیژنەی بە ژمارە دروستکردنی زۆر بێ و بۆر بێ بتوانی زمانی یەکگرتو دروستکەی دروست نابێ و یەک زمانە ئەی مامۆستا من بۆ خۆم لێ خاستی خۆمان خەریکم بەڵام پێرکێشی ئەوە ناکەم بڵێم کردومە یا ئەتوانم ئێستا بڵێم زمانی یەکگرتوم دروست کردو نا لە دراسی ئەوەم بینی گرامەری ڕێزمانی ئێمە و بادینان لە چیا مشتەرەکە ئەو مشتەرەکانە هەر وەختێ تەواوم کرد ئەی خەمە ڕوو ئەڵێم ئێوە ئیتر وەرن ئەمانە بەکار بێنن ئەمە نەختێ لێکتری من نزیکمان نەکاتەوە لێکتی تێگەین ئەوە بۆ بادینانە بادینان و سۆرانی سەخۆی ما و دوانەیە ئەی کەڵوەڕ چی لێ ئەوە خۆیان ئەوان هی ئێمە زان هەورامی هی ئێمە زانە سۆرانی زانە هەموو هەورامی سۆرانی بەباشی ئەزانێ وایە ئەوان پێویستیان بەوە نییە نە زەنگانە پێویستەتی نە هەورامان پێویستەتی نە کەڵوڕ پێویستەتی نە خانەقی پێویستەتی ئەوان داوایەوە ناکەن خۆیان بەباشی لە زمانی ئێمە تێگەن ئەوەی کۆڵەوارە لە بینی ئێمە کۆڵەواریەکە زامە سەختەکە ئەوەیە لە بینی ئێمە و سۆران و بادینانایە ئەی مامۆستا ئەم زمانە کە ئێمە پێ ئەنووسین ئەوە جنابەت کتێبت پێنووسیوە پیرەمێرد پێنووسیوە نالی شعری پێوتووە مەحوی هەروە هێمن هەژار وەسەدان نووسەری گەورەی تر وەک جنابەت ئەمە چییە؟ ئەم خەتاکە مەبەستم خەتەکە نییە مەبەستم زمانەکەیە ئەزانم زمانەکە چێ عینی مەسخۆ زمانی سۆرانی ئێمە بەکاری بەڵێ ئێمە ئەوە بەکارێنین بەڵام نووسینەکە
نووسینی ئارامی بەکارێنین ئێمە کە عەرەبی پێنووسێ خۆ ئارامی عیبری پێنووسێ ئێمە پێنووسین فارس پێنووسێ یعنی ئێستا بڵاوە یعنی ئەوە یەکەم نووسینە کە لە دنیا دروست بووە لە خەتی سینائیە لە ئەسڵا ئەم سینایە 2800 پێش میلاد دۆزراوەتەوە بەکارهێنراوە ئێمە تا ئێستا بەمەکارەوە کارمان تیا کردووە و پوختمان کردووە ئیشی زۆری تیا کراوە ئێمە ئێستا ئەمە گەڵاڵێ و چەنان پیتی و دەنگی جوان جوان و خۆشی وڵاتانمان وەرگرتووەتیایە عینمان نەبوو ئێستا عینمان هەیە غەینمان نەبووە غەینمان هەیە و شەی زۆری لەسەرە قافمان نەبوو قافی زۆرمان هەیە ئێستا لەسەری خێ هەروە ئەمانە ئەم هینانە ئەم دەنگانە کە نەبووە ئێمە ئێستا لێرە هەمانە بەڵام هیچ ناگونجێت تۆ بیکەی بە لاتینی لاتینیەکە بێنیتە پێشەوە بۆچیە هێنی بیرەوە ناکەنەوە باشە ئەم لاتینێ بۆ هێناوە تۆ ئێستا لەم کاتە لەبەرچی هەرچی تەلەڤیزیۆنێ یەک نووسینی ئارامیتیان نییە هەمووی بە لاتینە نووسێ کەسی نازانی بخوێنێتەوە کەس نازانێ هەواڵەکە چییە ئەمە بەلای بنەوە ڕێگەیەکی ڕاست نییە و ئێمە خەتی ئارامی ئێستا خەتێکە پێویستمانە و ئیشی تیاکەین و هەموو بەرهەمەکانمان لەسەر ئەوەیە و ئێمە سەقافەتی ئێمە سەقافەتێکە سەرچاوەکانمان عەرەبیە و فارسیە ئەوان هەردووکیان بە خەتی ئارامی ئەنووسن ئێمەش بە خەتی ئارامی ئەنووسین باشە ئێمە بێجگەرەوە دینی ئیسلامی هەمووی بە خەتی ئارامیە خۆی هین نییە سوێنی ئەگەرەمە خەتی لاتینی هاتە پێشەوە کەس نازانێت خەتی ئارامی بخوێنێتەوە معناوەی نازان قورئان بخوێننەوە نازانن هینە دینیەکان بخوێننەوە یعنی من بەدامەوە هێنانی ئەم لاتینیە بۆ ئێستا بۆ دوای قەیناکە دوای ماوەیەکی دوور و درێژی تر بەڵام بۆ ئێستا هەڵەیەکی گەورەیە باشە ئەڵێن وەڵا بێ بیکەن بەیەک بۆی کەی بەیەک ئێمە لە کاتێکە زمانەکە یەکگرتوو نییە دوو لە شێوە زمانە یەکیان بادینانی یەکیان سۆرانی و لە عینی تەلەڤیزیۆنە بەیەکەوە قسەکەن ئەم بە بادینانەوە بۆ تۆدا ئەیگوایە ئەمە چێ گۆشتی خوێ گۆشتاوی ناخورێ ئەیگوایە خەتەکە بۆ هەلێ کردووە ئەی خەتەکە بۆ لاکەی بە دوو ئەوەنە بیرایشکە بە دوو لاتینیش بنووسە و ئارامیش بنووسە ئەیوانە ئەمە وایە ئەمەیە ڕێی من بێمەوە سەر ئەو پرسیارەی کە بۆ زمانی فەرمی ئێستای کوردی با دینیەکان مەخۆ دژایەتی نیە مامۆستا ئەمە ئەگەر بڕیارە ببین بە کیانێکی سیاسی و ببین بە نەتەوەیەکین ببین بە کیانێکی سای دەوڵەتێکی سەربەخۆ ئەبێ زمانێکی ئێستانداردمان بێ ئایا ئەم زمانە ئێستانداردە ئێستا هەمانە بۆ بەشی سۆرانیەکەی زمانی سادا هەم سۆرانیەکە ئێستا بەکارێنێ بەڵێ هەیە هیچ کێشەیەکی نییە ئێستا هیچ کێشەیەکی نییە وشەی جوانیان دۆزیەوەتەوە بۆ یاسا شوشەی جوان دۆزراوەتەوە بۆ ئەندازیاری کە ئەمانشتی سەختن ئەندازیاریە یاسایە شتەکانی یاساییە هەمووی وشەی جوانی بۆ دۆزراوەتەوە وشەی مێژووی جوان دۆزراوەتەوە وشەی کۆمەڵایەتی جوان دۆزراوت هەمووی بەباشی کراوە بڕێکەس دەڵێ ئێمە کورد دوو زمانین دوو زمانیش نییە یەک زمانە دوو زاراوە چەند زاراوەیە بەڵام دوو زاراوەی سەرەکین زاراوەیەکی کە بە سۆرانی ئێمە قسەی پێکەین و زاراوەیەکی بە بادینی ئەمە جنابەت چۆنەی بینی کە ئێمە دوا ڕۆژ هەر بیکەین بە یەک زمان نابێت تێکەڵی بکەین یا چی بکەین بە ڕای جنابەت ئێمە ناڵێن زمانی یەکگرتو زمان یەکگرتو یانی تێکەڵ هەردووکێ بە یەک زمان ئەشی هەرچی تێکەڵکەی خۆی زمانی یەکگرتو ئەوەیە کە بادینانی شتەی بگات و سۆرانی شتەی بگا و شێوە زمانەکانی تری شتەی بگەن ئەوەیە ئەی چۆن ئەوە زمانی یەکگرتو ئەوەیە ئەم زمانەکە خزمەتی پێکراوە وە گەشەی کردووە زۆر ئێستا جناب تێبینی کە چاوا بێ ئەمە بنچینەیە خۆمە ناتوانێ وازی لەبێنی نەمە بەستمەوەی ئەوانیش ئەو زمانە بادینیە بەرحەڵبی ئەم زمانە بکەن بە زمانێکی فەرمی کورد بادینی شەرعینی شتە یعنی ئەوان وشە ئێمە عەزم کردی لە پێشا ئێمە وشەی فەرهەنگی هی بادینی و هی زەنگەنە و هی هەورامی و هی کەڵوڕی و هی سۆرانی و هەمووی لە قاموسا جێی بۆتەوە جێ ئەبێتەوە لەبەرە کرێ بە ئاسانی هیچ کێشەیەکی نییە تۆ ئێستا باتێوڵێ قوڕ بەسەرم بڵێ هەش بەسەر
هەش بەسەر هەر ڕگ بەسەر هەڕێکیش کوردیە و هەر قوڕە و هەشیش هەر قوڕە و قوڕیش هەر قوڕە خۆمە مشکلیتیان نیە عەزم کردی مشکلە لە ڕێزمانایە ڕێزمانی ئەوان نەوعێکە ئەوڵێ هاتە کوشتن هاتە درین هاتە سەرکەوتن هاتە ژێرکەوتن هاتە ئەمە هاتە چییە من ئەوە لابم یعنی کوشتی بۆچی هاتە کوشتن کوشتی بڕی دڕی نەکاتە دڕاندی هاتە دڕاندن بۆچی ئەم هاتە چییە لێە من لە زمانی یەکگرتووەکە کە یەکێ لە سەرنجەکانم ئەوەی ئەوە لابمەوە هاتە دیگەیکە ئەوان جێبێ پیان خۆش بێ طبعاً بعضێکی ئەوانی چاکە ئێمە ئەوەش دانەمینەکە ئەوان هی ئەوان چاکە دایانێم کە مشتەرەکە هی ئێمە چاکە کە مشتەرەکە دایانم بۆ ئەوە ئەو وەختە ئەو زمانە بۆ نوعەیەکەگرێ بە ڕێزمان نەک بە وشە وشەی فەرەنگی بە ئاسانی لەبەرەکرێ تۆ دابینی ئەمە هەموو ناوانە هاتۆتە ناوەوە ناوی زۆر چاوێ و ئەنواعی ناو هەیە ئەنواعی ناو هەیە کە هەمووی بادینانین ئەم ناوانە بادینانین ڤیتیایە یعنی ئێستا کۆمەڵێ ناوی مناڵ ئەنرێ هەمووی بە ڤ دەست پێێت یا ڤیتیایە ئەمە وشەی فەرەنگیە بەڵام وشەی فەرهەنگی زمانی یەکگرتوو دروست ناکە یەکگرتوو ڕێسای زمانەوانی دەستوری زمانەوانی زمانی یەکگرتوو دروستەکە ئەمە کاری دەسەڵاتە کاری دەسەڵاتیشی تایە و کاری هینیشە کاری تەنیا کەسیە تەنیا کەسی بیکە دەسەڵات هەموو میزانیەکەی 3 ساڵی کوردستان دابنێ دەسەڵات بڵێ عادەی ئەوەم بۆ بێنەوە وەکو کابرای هیلیک لێە وتی بارەکەم کردو و ئەوە سا ڕۆم سەفەرەکەم کوڕەکەم فێری خوێنن کەن هاتووە لای مەلا کوڕەکەی هێنابوو بە بارەکەەوە ها لە بەردەمی حجرەی مەلا هەڕاوە ساوتیەوە چییە وتی وەڵاوە خەریکم بارەکەم هەموو بارەکەم ناوە لە وڵاقەکان و بەڵام کوڕەکەم فێرە خوێن کە با بە خوێنەواری بی بەبوو وەیە زانی خوێننەوەیە هیلێکە حەبێکە قوتیە و بیاتە دەست مناڵەکەی بە خوێنەوە ئەمە دوایە هەموو میزانی کوردستان بڕێ ئادەی ڕێسای یەکگرتووی بینی سۆرانی و بادینانیم بۆ بدۆزنەوە و بۆم دابنیان بیکەن بە یەک کە ناتوانن بیکەن ناکرێت لە ئەو وڵاتانێک کە زمانێکی یەکگرتووە ڕێنووسی یەکگرتوویان بووە لە پەروەردەوە دەستیان پێ کردووە پەروەردەی ئێستا ئەم هەرێمی کوردستانە کە ئازادە چۆنە پەروەردەی ئێمە پەروەردەیەکی فۆلکلۆریە ئێمە هەرچیمان وەرگرتووە ئێستا کە تیامانایە هەمووی لە باو و باپیرانی خۆمانەوە وەرماگرتووە لە خانوە شڕەکانەوە وەرماگرتووە کە بە هەژاری ئەژیان لە کاتی خۆیان هەمووی لەناو ژێر سەقفی دۆرنجاویە و دارەڕا و خانووی دیواری خشتی کاڵ بە قوڕسواغرا و هەمووی لەمانە ژیاوین بەڵام لەمانە ئەم گەوهەری زمانەمان هەمووی پارێزراوە لەمانە بیستومانێتەوە هەمووی ئەم پەروەردەی کە ئێمە هەیەما هەنەمانە پەروەردەیەکی فۆلکلۆری کوردەواری خۆمانە تایبەتە بە خۆمان و خەڵقیش دەی وەرگرتوین مەسەلا ئیسلام کە هات عەرەب دواکەوتوو بوو عەرەبی چی نەزانی نە لە خواردنی ڕۆژانەش ێزانی ئەم چێشتە جوانانە نە لە ئەدە باشتی ئەزانی ئەم چیرۆکە جوانانی کە هەمانە ئێمە بۆ مناڵ و بۆ گەورە معنایان وەرگرت لە ئێمە اینجا سناعەت هەموو سناعەتەکانیان وەرگرت ئەوانی چیان سناعەتیان نەزانی لەبەرەوە ئێستاش ئاسارەکەی مەسەلا خەرماشە بزمار سندان چاکوور مشار هەمووی کوردی نەمانە بزمارەکەی کڕۆ بە مسمار تێگەی ئەمە هەمووی زمانی کوردیە و عەرەب وەریگرتووە لە ئێمە و هەروەها لە زمانەکەیشیانە وشە زۆرە من زۆرم لەلایە ئەو وشانەی کە هی کوردیە و عەرەب بەکاری هێن یەکێ لەوانە مەسەلا میهرەجانە یەکێ لەوانە مەیدانە بەداخەوە ئێستا ئێمە هەرچەند لاوانن لە قسەکە بە سەدان وشە ئێستا کە ئێمە وشەمان لە عەرەبی و فارسی و تورکی پاک کردەوە
زمانەکەمان ئێستا بەدایان وشەی ئەجنەبیەتە ناو هاتۆتە ناو هینەکەمانەوە کەچی لە عینی وەختا مەسەلا پێی ناخۆشە بڵێ مێرەجانە سوڵا مێرەجان عەرەب بەکارێنێ تۆیەوە عەرەب بەکارێنێ تۆ خۆ بۆ بەکاری نایەنی پێبێ بڵێ فیستیڤاڵ تێگەی مەسەلا مەیدان وشەیەکی کوردیە ئێستا لە بەغا مەیدان هەیە لە بەغا لە وەختی خۆیان مەیدانی کورد بووە شارێکی کورد بووە شاری بەغا شاری کوردە لەوێ مەیدانە بووە مەیدان ئێستا پێڵێن گۆڕەپان باشە گۆڕەپان کەی جوانە گۆڕ جارێک گۆڕ وشەیەکی مەکرووە پیاو گوێی لێبێ گۆڕ ینی زدی ژیان یعنی مردنی ژیان باشە گۆڕەپان کەی وشەیە پێی ناخۆشە مادە هینەکان بەکار مەیدان بەکار بێنێ یا بێرەجان بەکار بێنێ لە عینی وەختا بەدایان وشەی تر یەنێ بەکار یێنێ و هەمووشی ئەجنەبیە و کەسی ناڵێ کەری بەچەند ناڵێ هەرێکاکەمە بۆ هاکەن مامۆستا سەر لە شێواویکە لە نووسینە لە باشووری کوردستان بڵێ بۆ نمونە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی ئەمە نەکەرە ئەوە نمونە بە سەدان نمونە و بە زیاتر لەوەش لەسەر دوکانەکان لەسەر زانکۆکان لەسەر مەکتەبەکان ئەیبینی ئەم نەختە دەسەڵاتش لە حاڵێکە دەبێ جۆرێک بێت پێوانەیەک بێ بۆ باقی پارچەکانی تر لێرەوە شت بۆ پارچەکانی تر بڕوا هەروە لە بۆ نمونە لە ئاڵمانەوە کتێ بڕوا بۆ سوێز بەش ئاڵمانیەکەی ئەمە بیستۆمە لە برادرانی خۆم کە لەوێ ئەژین ئەمە جنابەت چۆن ئەیبینی ئەم سەر لێ شێواوی بەم داڕشت ناکوردانەوە وەڵی ئەبێ بڵێ فڕۆکەخانەی هەولێر ئەگە بتەوێت گشتی بێ فڕۆکەخانەی هەولێری جیهانی نێودەوڵەتی چییە؟ نێودەوڵەتی مەقسەد چی؟ یانیمانی دەوڵەتانە؟ هەموو دەوڵەتانە بڵێ جیهانی وە هەموو دەوڵەتان دەگرێتەوە فڕۆکەخانەی هەولێری جیهانی فڕۆکەخانەی هەولێر جیهانی ئەی بۆ نەڵێن فڕۆکەخانەی مەسەلەن نێودەوڵەتی هەولێر ئەوە لەوە جوانتر و ئەگەر بی بە پیرژنێک لە دێهاتێکا بڵێ ئەم ڕستەمە بۆ ڕاست بکەوە ڕێکەوت فڕۆکەخانەی جیهانی هەولێر یا نێودەوڵەتی هەولێر کە بە وەختە ئەبێ بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دایناوە لەکوێ دایناوە لە هەولێر دەوانێ خۆی هەولێر دایناوە بۆ نێودەوڵەتی هەولێر فڕۆکەخانەکەی داناوە بۆ نێودەوڵەتی نەک نێودەوڵەتی داینابێ بۆ هەولێر کە جەناب ئەوەڵێ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یعنی نێودەوڵەتی جەنابی خاوەنی فڕۆکەخانەکەی و بە مساعدەتی ئەوە فارسی لە ئێمە نزیکە ئەڵێ بۆ نمونە فرودگای بینەلملەلی مەسەلەن تێهران فرودگای بینەلملەلی تاران ئەخە زمانی فارسی تێک چووە لەوە خۆمی لە عەرەبەکە وەرمان گرتووە ئەمە ڕێک دەقادەن عەرەبیەکەی تەرجمە کردێتەوە زمانی فارسی پڕە لە عەرەبی و خۆی لەسەر ڕێبازی عەرەبی ژەڕوە لەبەرەوە ئەسڵی زمانەکەیان تێک چووە لەبەرەوە معین ئەڵێ معین کەوایە قاموسێکی گەورەی داناوە لە فارسا ئەڵێ ئەگە فارس بێوێ وشەیەکی لێبووم بێ و بیدۆزێتەوە لێ بڕۆ لە قاموسی کوردیا وەریگرێت بیدۆزێتەوە ئەی چونکە ئەوان ڕێبازەکەیان تێک چووە بینەلملەلی تۆ بڕۆ لە تاران من چووم لە تاران سەیری هەردووکانەیەەکە وەڵی لە عەربی نووسراوە هەمووی بە عەرەبیە من بەستم ڕێزمانەکەیە زمانەکە من بەستم لە ڕێزمانەکەی ئەزانم خۆ بەڵێ فارسی بەڵێ وەریگرتووە لەوە ڕێزمانەکە ئەوەیە ڕێزمانەکە پێویستی بەم هینە نیە تەعقیدە نیەتوە وەکو ئەو تەرجمەیکە وەکو عەرەب وەکو عەرەب تەرجمەیکەی لێوان ئەمان وەک عەرەب تەرجمەیەکەن وەکو عەرەب تەرجمەیەکەی غەڵەتەکەی ئێمە لەوایە ئەغڵب شتمانە چێتەوە سەر عەرەبی مەسەلا عەرەب ئەڵێ ئیتالیا ئەڵێ بە ئیتالیا ئەڵێ ئیتال بە بەریتانیا ئەڵێ بەریتان بە ئەڵمانیا ئەڵمان بە چی ئایزانیوارێ وەختێکە یەی نەسەبی پێوانێ ئاوای لێکە ئیتالیاکە بە ئیتال ئەمریکاکە بە ئەمریک ئەمریکی ئیتالی بەریتانی ئیڕمانی هەمووی ئالفەکانیانە پەڕێنێ کوردوامان نییە ئەمە یعنی چی نوقسانیە لە زمانە بەڵێ عەرەب بە زۆر ئەم زمانە سەپێنراوە و ئەڵێن وایەوە شاخوی وە باڵی هەیە بەڵام وا نییە ئەگەر بێت و دراسی قوڵی بکەی نزمترین و کەسترینی زمانە ناڵێم نزم عەفو بەس لاوازترینی زمانە زۆر لاوازە بەڵێ ئەی ئێمە بێ بڵێن ئیتالیایی
بەریتانیایی ئەمریکایی نەک ئەمریکی خۆ ئەمریک نییە ناوی ئەمریک نییە ئەمریکایە بەرەوەی ماڵی ئەمریکایی ئەمەی ئێمە ڕاستە بەرزنجایی ئەوانان بەرزنجی ئەی هێکەی وەدا برد خۆی بەرزنجەیە خۆ بەرزنج نییە تا تۆ بڵی بەرزنجی ئەمانی ژەڵێن بەرزنجی تەقلیدی عەرەبەکەن ئێمە ئەبێ سەربەستیە وەرگرین لە زمانە پێشەوەی کە خۆمان لە ڕزگارکەین لە ژێر کۆت و زنجیری عەرەب جارێ زمانەکەمان خۆ بەدەست خۆمانە ڕزگاریکەین لە کۆت و زنجیری عەرەب ئێمە وەشمان پێ ناکرێت چه پیشنیارێکت هەیە بۆ ئەم هەموو دام و دەستگا کوردیەژەیە یەکێکی نییە قسە بقابلێنە کاکە بۆ هاکەن ئەی مامۆسای زانکۆ کوردی ئەی مامۆسای جامیعەی ئەملا ئەولا هەرنۆ دە 15 جامیعە ئێوە لەکوێن ئەی کوردیەکانی هینەکان سانەویەکان ئێوە لەکوێنەی بۆ یەکی کەسێکتان دەمتان لێوە نایە چی عەقڵتان پێی ناچیە ئەی بۆ دەمتان لێوە نایە باسی زمانی خۆتان کەن پێشخەیەکە ئەم هەموو غەڵەتە ئەکرێت لە تەلەڤیزیۆنە خۆزگا وەختم وایە دووسێ نمونەی تەلەڤیزیۆنیم پێشکەش بکردیتایە بۆم لایتایە بزانێت چی ئەڵێن هەمووی بە غەڵەت قسەکەن هەمووی غەڵەت ئەمە ئێوە لەکوێ نابێت ڕاستیکردنەوە ئەی مدیری تەلەڤیزیۆنی نییە ئەی سەرپەرشتیاری نییە نە وسەر ڕاستەکەنەوە نە بە ئیزاع موزیعەکە کاکە تۆ بە نەختێ بە هێواشی قسەکە قسەکەی هەروەکو بۆ دایکە قسە بکەی لە ماڵەوە یا بۆ باوکە ئاوا قسە بکە چۆن قسێ ئەگەڕی تۆ بۆ دایک و باوکە لە تەلەڤیزیۆنیشە ئاوا قسە بکە نەک بە نوع خوێندنەوەیکی خێرا 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 کەس نازانێڵی چی هەمویان بەو شێوەیە قسەکەن خێرا خێرا جا سەیری ژەوەیە لەبەینیانەوە دیارە منافەسە هەیە لەسەر هەناسەی درێژ وەکو چۆن جاران هەناسەی قوڵیان هەڵە کێشا بە 2 داقە و 3 داقە ئەچوونە بنی لەکوێت ئەچوونە خوارەوە هینان سەبەتەیەکیانە برد لە بنی دەریاوە خاشاکیان تێ کرد بە کۆمەی مرواری پێوە بێ مرواری وشتی دەریایی بە نرخ کە هاتنە دەرەوە 2-3 داقەیان پێچوو ئەمان ئێستاواکە بە یەک هەناسەیە هینە خەبەرێکی گەورە پێشکەشکە وازانێ بەوە پێڵێن ئەی ئافرین بۆ هەناسەی درێژ بەڕاستی هەناسە درێژە باشە هەناسە درێژەی بۆ چییە کاکە هەردوو کەلیمە بڵێ هەناسەیە بە بۆی خەڵک چێ بگاڵی چی ئەوانە کێشەیە مامۆستا کەچی سەرپەرشتیارەکەشی قسە ناکە تەلەڤیزیۆنەکە قسەوە دەرە کەس نییە وا دەرێ بەنەڵایە کەس دیارکە ئارەمجی خۆیتی وایە مامۆستا لەو بارەوە زۆر قسە هەیە بەڕاستی دەبێت زۆر کۆمەڵێک پسپۆر وەک جنابەت لە تەلەڤیزیۆنەکانە باسی بکەن لێژنەی پێچوو زانم لێژنەیە حکوومەتە هەر کەسێک بیکات جۆرێک بکات کە ئەم زمانەی تر ئاوا ئاشفتەی نێڵێتەوە سەرگەردانێک دیارە پێوە پارچەکانی تریش چاو لەم ئەزموو ناکەن ئەگەر ئاوایە بەڕاستی تێکچوونە مامۆستا بن باسانەمان کرد بەرحاڵ پێویست بوو کە کەسایەتی وەک جنابەت لەسەر زمان و ئەدەب و فەرهەنگی کوردی قسە بکە هاتم هاتم بسر بسی هاتم 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 بسر بسی هاتم نمزانی واگر گوپتی بیدر بسی هاتم نمزانی واگر گوپتی بیدر بسی هاتم 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 بسر بسی هاتم 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 بسر بسی هاتم نمزانی واگر گوپتی بیدر بسی هاتم پیش بابایێنی نابەسم وەسواسی دوودڵی هەر ڕۆژی یەکیە ئەناسی لە چاوتایە پیشەی دروە و نەڕاستی بمبورە ئەم جارە دوجارە هاتم 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 بەسەروەتی هاتم 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 بەسەروەتی هاتم نەمزانی واگر
فتي بدربتي هاتم بجوانيا بشوخيا أنازي لنا جسكي فسر دنقا أوازي حق تبتن داني وكمن كيوازي زرت تمالك منا بسازي بمبورا أمجارا دعجارا هاتم 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 بسرمتي هاتم 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 بسرمتي هاتم نمزعني وعبير زفتي بدربتي هاتم دميك يارسي نعلم أن يرم آبينا معني داري أديرم داخي بجارقم أنبيني أبيرم أبيم أدخو شديد بخواد السيرم بمبورا أمجارا دعجارا هاتم 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 بسرمتي هاتم 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 بسرمتي هاتم نمزعني واقي